یەکەم دیداری دیانە بۆ پێکەوژیان بەڕێوەچێ بەسپاسەوە لە سۆران بەڕێز ئیڤان جانێ گۆربێر سەرۆکی سەنتەری ڕۆشنبیری ئاشووری دیانامان لەگەڵایە. کاک ئیڤان بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئێوەش باش، سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. کاک ئیڤان باس سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئامانج لە بەڕێوەچوونی ئەم دیدارە چییە؟ زۆر سپاس دووبارە. هەڵبەت ئامانج لە بەڕێوەچوونی دیدارەکە لە ڕاستیە بریتیە لە پتەوکردن و زیندووکردنەوە و نوێکردنەوەی پەیوەندیەکانی بێکەوە ژیانی دێرینەی کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بوونی هەیە بە تایبەتی لە شارۆچکەی دیانە. ئەوەی تریش لە ڕاستیە ئێمە بە ئەرچی سەرشانی خۆمان مەزانی ئەم جاریان وەکو پێکاتەیەکی ڕەسەنی ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو سنتەری ڕۆشنبیری ئاشووری دیانە کە دیدارێک ڕێک بێخەین و خۆشمان بەڕێوە بین بۆ ئەوەی قسە لەسەر بابەتی پێکەوەژیان بکەین کە ئەمڕۆ نەک لەسەر ئاسی هەرێمی کوردستانە بەڵکو لەسەر ئاسی جیهانە بوویتە بابەتێکی زۆر گرنگ. هەموو لایەنەکان دام و دەستگاکانی فەرمی و نافەرمی، کۆمەڵگای مەدەنی، کۆمەڵگای نێودەوڵەتی زیاتر بایەخ بەم بابەتادەن بە حکمی ئەو گۆڕانکاریە زۆرانەی جاچێ لە ڕووی سیاسی یاخود لە ڕووی کەلتوری یاخود لە ڕووی کۆمەڵایەتی کە ڕوو لە کۆمەلگاکان ئەکەن. ئەمە شووە ئەکات بۆ ئەوەی پەیوەندیەکان بەڕاستی بەداخەوەش بە شێوازێک لە شێوازەکانە بەرەو لاوازی و بەرەو کەمبوون بڕوان. بۆیە ئێمەش پەنامان بردە بەر ئەم بیرۆکەیە بۆ ڕێکخستنی ئەم جۆرە دیدارەیە. بەڵێ کاک ئیڤان، چێ هاوکارتان بووە لە بەڕێوەچوونی ئەم دیدارە یاخود ڕێکخراوێک بۆ نموناوکاری ئەوەی کردووە؟ بە سوپاسەوە من لێرەڵێم سوپاسی سەرپەرشیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەین کاک ئەلگۆر نەجیب، سوپاسی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکانەکەین کاک ئەیدر معروف، سوپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەەکەین کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دانیشتوون لایەنی فەرمی لایەنی نافەرمی، کەسایەتیەکان دەستگاکانی ڕاگەیاندن، برادەران دۆستان کە بەڕاستی زۆر لەمە ڕەنگە بەپەرۆشتر بوون بۆ ئەنجامدانی ئەم دیدارە. لەبەر ئەوەی وەکووتم ڕەنگە ئەمە یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێکاتەکان پێکاتەیەکی ڕەسەنی ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئەویش ئاشووری کریستیانە هەڵاستێت بە ڕێکخستنی ئەم دیدارە لە بێگومانیش ئەمەش ڕەنگە وەڵامێک بێتن بۆ زۆر لەو پرسیارانە کە ئەکرێن ئایا پێکەوەژیان لە ئیدارەی سەربەخۆی سۆران یان لە هەرێمی کوردستان یان لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئایا لە چی ئاسێکدان و ئایا بەرەو کوێ ئەڕۆن؟ بەڵێ کاک ئیڤان، دیداری پێکەوەژیان تەنها فۆکەسی لەسەر ئاینە یاخود چەندین بابەت و تەوەری تیژ لەخۆوەگرێت؟ بەڵێ هەلبەت ئەوەی دیارە و ئەوەی جیاوازە لە دیداری دیانە بۆ پێکەوەژیان فۆکس ناخاتە سەر لایەنی ئاینەکان بە تەنها. ڕاستە لایەنی ئاینەکان لایەنێکی زۆر گرنگە، فاکتەرێکی زۆر گرنگە، بەڵام ئێمە ئەم جارە لایەنەکانی دیکەشمان بەرچاوگرتووە، بۆ نمونە لایەنی کەلتوری، لایەنی کۆمەڵایەتی، لایەنی پەروەردەیی، لایەنی وەرزشی، چونکە ئەم دەڤەرە خۆت ئەزانی دەڤەرێکی بەرفراوانە لە ڕاستیە، هەروەها ڕۆڵێکی گەورەی هەبووە لە دانانی بەردی بناغەی پێکەوەژیان ڕەنگە بۆ شوێنەکانی تریم هەرێمی کوردستانیش. جا ئەم پێکەوەژیانە پتەوە تەنها لایەن یاخود فاکتەری ئاینی ڕۆڵی تیادا نەبینیوە، بەڵکو پێشمەرگە، بەڵکو بەرزشوانەکان، مامۆستاکان، پەروەردە، ڕۆشنبیری، ڕۆژنامەنووسی، ئەمانە هەمویان وەکو یەک تیم کاریان کردووە، هەریەک بە پێی توانای خۆی، هەریەک بە پێی پێگەی خۆی، هەریەک بە پێی ئەو سنوورە جوگرافیەی خۆی کاری کردووە بۆ ئەوەی ئەم پێکەوەژیانە هەر بزوندی و بمینێتەوە و بەرەو پێشترش بڕواتن. بەڵێ کەواتە من بەڕێز ئیڤان لە وەڵامەکەی تۆ پرسیارێککە دروست دەکەم، وەک خۆ دەزانیت هەرێمی کوردستان چەندین پێکاتە و ئاینی جیاوازی تایە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە، ئایا پێکەوەژیان لە هەرێمی کوردستان پێڕەو کراوە؟ خۆی وەکو گوتم پێکەوەژیان لە هەر کۆمەڵگایەک بەڕاستی دابەش ئەکرێتە چەند بەشێک. ئەمە پێکەوەژیانی کۆمەڵایەتی نمایە، پێکەوەژیانی سیاسیمان هەیە، پێکەوەژیانی کارگێریمان هەیە، پێکەوەژیانی وەرزشیمان هەیە، هەموو ئەمانە لە خۆی ئەگرێتەوە. بەڵام وەکو ئیڤان گەر من وەڵامی پرسیارەکەت بەڕاستیقی نەبدەمەوە
لە ئاست طموحی ئێمەدا نەبووە بەڵێ هەیە بەڵێ زۆرش باشە بەراوردش ناکرێت بە ناوچەکانی تری ناوەڕاست و باشوور عێراق و دەوڵەتەکانی دراوسێش بەڵام لەبەر ئەوەی وەکوتم پێکەوەژیان لە هەرێمی کوردستان لە دێو دێهاتەکانی هەرێمی کوردستان بەڕاستی تام و سێژی تایبەتی خۆی هەیە سەدان ساڵ ئەم پێکەوەژیان هەیە و بەرداوە بۆیە ئێمە بەڕاستی طموحی ئەوەی زیاترمان هەیە. بەڵێ کاک ئیڤان ئایا ئەم دیدارە ئەبێتە ڕێگە چارێک بۆ ئەو هەوڵانی کە دەیانەوێت پێکەوەژیان لەکەدار بکەن یاخود لە نایبن یاخود پلانتان چیە لەو بارەوە؟ بێگومان وەگوت بەڵێ بێگومان من وەکو گوتم هەر ئەنجامدانی ئەم دیدارە بەڕاستی وەڵامدانێکە بۆ ئەم پرسیارە یاخود بۆ ئەم هەوڵانە کە هەندێک کەس بەداخەوە هەوڵی ترسنۆکانە ئەدەم گەر وشەکە ڕاست بێتن بۆ لەکەدارکردن یاخود لاوازکردنی ئەم پێکەوەژیانە بەڵام من بەبیری بینەران و بەڕێستان ئەینمەوە بەڕاستی مەسلەی پێکەوەژیان پەیوەست نییە تەنە بە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان ڕەنگە ئێمە حکوومەتمان هەبێت لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردووە بەڵام مەسلەی پێکەوەژیان زۆر دێرینترە لە مێژوو هەموو حزبە سیاسیە کوردستانیەکانیشە کەواتە شتێکی خۆڕسکە لە هەموو ماڵێک لە هەموو گەڕەکێک لە هەموو کۆمەڵگایەک بوونی هەبووە مێژووێکی دێرینی هەیە بۆیە ئەم پێکەوەژیانە بەم هەوڵانە نە لەکەدار ئەکرێت و نە لاوازش ئەبێتن. بەڵێ بەڕێز ئیڤان گۆڤاری دیانا هەبوو لە دەڤەرەکەتاندا ڕۆڵ و پێگەی ئەو گۆڤارە چۆن بوو ئایا ئەم گۆڤارە ئێستاش چاپ و بڵاوەکرێتەوە؟ بێگومان گۆڤارە دیانە بەڕاستی ڕۆڵ و پێگەیەکی تایبەتی خۆی هەبوو چونکە ئەویش لە سەردەمێکی جیاواز لەدایک بوو لە نێوان ساڵانە 2006-2014 طبعاً ئەوش بە پێشخەری ئێمە بووە بە سێ زمان دەرەچوو زمانی شیرینی دایک سریانی ئاشووری زمانی کوردی زمانی عەرەبی مەبەست لە دەرچواندنی گۆڤارەکەش بەڕاستی بریتی بوو لەوەی بۆ دروستکردنی پردێکی پێکەوەژیان با بڵێم گەیاندنی پەیامی کللتوری نەتەوەیی ئاینی ئایدیا جیاوازەکانی دەڤەری ئیدارەی سربەخۆی سۆران و هەروەها کۆکردنەوەشیان و گەیاندنیان بە دەور و پشتمانە چونکە بەڕاستی ئەو کاتێک کات گۆڤارە دیانە دەرەچوو سۆشیال میدیا بەم شێوەیە نەبوو ڕاگەاندن بەم شێوەیە نەبوو و با بڵێن زیاتر ئیش لەسەر بابەتە وەڕقیەکانە کات لە ڕوو ڕاگەیاندنەوە بەڵێ بێگومان دیانە گۆڤاری دیانە بەردی بناغەیەکی پتەوی دانا بۆ بابەتی پێکەوەژیان هەروەها ئێمە هەمومان قەرزداری گۆڤاری دیاناین لەبەر ئەوەی ئەو پەیوەندیانێک کە ئێستا ئێمە هەمانە بەرهەمی ئەم گۆڤارانە و تاکو ئێستاش ئێمە پەرەی پێدەین بەڵام وەکو بەردەوام بوو نەخێر گۆڤارەکە بەردەوام نییە بەڵام ئێمە ئێستا پەنامان بردووە بەرش کارێکی تر ئەوەیشکردنەوەی سنتەرێک بۆ ئەوەی زۆترین کەس زۆنتری گەنج لە دەوروبەرەکەی خۆمانە کۆبکەینەوە و دەرفەتی کارکردنیان پێ بەخشین. بەڵێ کاک ئیڤان بیرتان لەوە نەکردوێتەوە ئەگەر لە داهاتووش بێت دیدارێکی باڵا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێوەبن کە سەرجەم پێکاتەوە ئاینە جیاوازەکانی تیادا بەشدار بێت هەڵبە دەمەش کاریگەری خۆیە بێت. بێگومان ئەمە دیداری دیانە بۆ پێکەوەژیان کە یەکەمین دیدارەوە گوتم پێکاتەکان خۆیان ڕێکی ئەخەن و بەڕێوابان بەڕاستی ڕێچکەشکێن بووە چونکە یەکەم دیدار لەسەر هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئێمە پش بەخوا و پش بە برادەران دۆستان ئەندازیارانی پێکەوەژیان خۆشەویستان ئەوانەی کەلامانای ڕەسەن و گرنگی بابەتی پێکەوەژیان تێگەن لەوە تێگەن کات پێکەوەژیان تەنها بریتی نییە لە پێکەوەژیان نێوان دوو کەسایەتی ئاینی یاخود دوو کەسایەتی جیاواز لە ڕووی فکری ئاینیەوە بەڵکو بریتیە لە قبولکردنی من و جەنابەت و ئەوی تر و ئەوی تر بە هەموو خاڵە لاواز و پۆزەتیفەکانمان بە هەموو خاڵە جوان و ناشرینەکانمان ئەمە پەیامی پێکەوەژیانە بێگومان ئێمە بۆ ساڵی ئایندە بیرمان بەوە کردووە لێژنەیەکی بەرفراوانتر دروست بکەین و بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک بتوانین دیدارێکی گەریش لەسەر ئاسی هەرێمی کوردستان نەتوانی بیکەین بەڵکو لەسەر ئاسی ئیدارەی سربەخۆی سۆران بە شێوازێکی بەرفراوانتر ئەنجامی بدەین هەروەها نوێنەری پارێزگاکان و پێکاتە و نەتەوەکانی تریشە لەناو ئەم دیدارە ئامادە بن چونکە ئەم نیشتیمانە ئەم دیدارە جێگەی هەمومان تیا بێتەوە کەسێک لە ئێمە لەم نیشتیمانە و لەم کۆمەڵگایە زیاد نییە. بەڵێ کاک ئیڤان من دواپرسیار داڕاستاکەم ئاین و پێکاتە جیاوازەکان لە ناو حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکانی تری هەرێمی کوردستان هەن
پرسیارەکەم ئەوەی ئەوان چۆن ئەڕوانە پێکەوە ژیان. بەڵێ ئیتر بەڕاستی هەریەکە و ڕەنگە تێوانی تایبەتی خۆی هەبێتن بۆ مەسلەی پێکەوە ژیان. بەڵام وەکو گوتم پێکەوە ژیان پەیوەست نییە بە نەتەوەیەک، پەیوەست نییە بە ئاینێک، پەیوەستە بە هەموو تاکێک. چونکە گەر من جەنابەتم وەکو تاکێک بە جیاوازی ئایدیا و فەلسەفە و ڕنگ و بیرکردنەوە و ئاین و نەتەوەم پێ قبول نەبێتن، هەر یەکێک لەم خاڵانەم پێ قبول نەبێتن، کەواتە لێرە پێکەوە ژیان نییە. و پێکەوە ژیانش بەردی بناغی دیموکراسیە. چونکە گەر پێکەوە ژیان نەبێتن کەواتە ئاشتی نییە، گەر ئاشتی نەبێت کەواتە ماف نییە، گەر ماف نەبێت کەواتە دیموکراسی نییە، گەر دیموکراسیش نەبێت کەواتە وڵاتەکە سەقامگیر نابێتن، کەواتە ئێمە هەموو دەستکەوتەکانی ئەو چەند ساڵە هەموو ڕەنجی و ماندیبوونی خەڵکی هەرێمی کوردستان بەگشت ئاوێنێتەوەکانە خوێنی سەدانەها هەزار پێشمەرگە و ئەنفال و ماڵوێرانی بە هەدەر ئەڕواتن. بەڵێ بەڕێز ئیڤانجانی گۆربەر سەرۆکی سەنتەری ڕۆشنبیری ئاشووری دیانە سوپاس کە لە سۆرانەوە لەگەڵمان بوون. سەرکەوتوو بن.